گرنگە کە هەرێمی کوردستان لە گەورەترین کۆڕبەندی ئابووری جیهانە. نوێنەرانی کورد لەوێن و لە سەر و هەمویانەوە سەرۆک وەزیرانی کوردستان لە داڤۆسە. ئەمە گرنگە بۆ هەرێمی کوردستان، دەکرێت باسی گرنگیەوە بکەین و دەرەنجامەکانی لە داهاتوودا چۆن بەکاربهێنین. بەشداری ئەم شاندەوە و بەشداری سەرۆک وەزیران لەگەڵ نوێنەری یاخود با بڵێن سەرکردە و سەرۆکی وڵاتاندا چۆن ئەتوانین لە داهاتووە سوودی لێ بینین لە ڕووی ئابووری و بەرهێنانیش لە هەرێمی کوردستانە. میوانداری یاسین محمود ڕەشیدمان کردو و تەبێژ یەکێتی و بەرهێنانە ئەم بابەتە لەگەڵ ئەو زیاتر باز دەکەم. بەڕێز مەلا یاسین ئەم کاتت باش سڵاوت لێبێت. بینیت گەنجانی کورد بەگشتی و بەرهێنەران لە سەرویانەوە سەرۆک وەزیران هەمویان لە گەورەترین کۆڕبەندی ئابووری جیهانن، لەوێ باسی بەرەو پێشچوونەکانی ئابووریەکەن، شان بەشانی هاوتاکانیان لەوێ قسە لەسەر ئابووریەکەن، بەشداری و بەرهێنانەکەن. ئەمە لای تۆ چۆن هەڵەسەنگێنی؟ سڵاوتان لێبێت. سەرەتا سوپاسی کەناڵ 24ەکەم بە تایبەت کە لەو چەند ڕۆژەی ئەو کۆنگرە ئەو کۆڕبەندە ئابووری گەورە جیهانیە دەورێکی باشە بینن لە گواستنەوەی دیمەنە جوانەکان و هەروەها دیمەنە بەهێزەکانی کۆڕبەندەکە بۆ هەرێمی کوردستان. دیارە حەزەکەم ئەو بۆ بەڕێستان باسکەم هەرێمی کوردستان ساڵانێکە بەشداری ئەم کۆڕبەندە گەورە جیهانیاکە لە داڤوس، بەڵام لەم چەند ساڵەی داهاتوو زۆر بەڕێز کاک مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گۆڕانکاری گەورەی هێنا بەسەر بەشداریکردنی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی جیهانی ئابووری داڤوس. گۆڕانکاریەکان هەر بە کورتی یەکێک لەو گۆڕانکاری گەورانی کە ڕووی داوە بە تایبەتی لە پار ساڵ و ئەم ساڵ دوشتی زۆر گرنگە هەڵوای ئەمە هەمومان لە هەرێمی کوردستان ئەو ڕاستی بزانین. یەکێک لەوانەیە کە زۆر جێگای دڵخۆشی و هەروەها جێگای دەستخۆشی و پێزانینی ئێمەی وە بەرهێنەرانی کوردستانە بۆ حکوومەتەکەمان ئەوەیە کە بۆ یەکەم جار لە سەردەمی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسرور بەرزانی بڕیاریدا کە بەشداریکردنی حکوومەتی هەرێمی کوردستان لەمە دووان نابێت تەنها لە ڕووی سیاسیەوە بێ، بەڵکو ئەبێ وەبەرهێنەران و شاندی هەرێمی کوردستان لەمە دووە وەبەرهێنەران و بازرگانانیش دەخۆ بگرێ بۆی لە ڕووی ئابووریوانێ ئێمە سوودی گەورەتر لەو کۆنگرە گەورە جیهانی ببینین. ئەوە ماوەی 2 ساڵە خۆشبەختانە هەر ساڵێ ئەم ساڵ تەبعاً زیاتر و پاریش بە هەمان شێوە ژمارێکی بەرچاو لەو بەرهێنەران بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و دەستی وەبەرهێنانە هاوانگن لەگەڵ ئەم وەفدە باڵای هەرێمی کوردستان شان بەشانی سەرۆکی حکوومەت بەشدارن. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەمەش ئەبێ بەڕاستی بۆ ئێمە باسی کەین بوو بە بابەتێکی مێژووی. تەبعاً ئێستا ئێمە بەدەم خۆشە لە کوردستان 24 ئێستا باسیەکەین، بەڵام دوای چەند ساڵێکی تر مێژوو ئەمە بە جوانیان نووسێ بۆ یەکەم جار کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە پێشەمە خەڵک بیری لێکردبووانێت تەبعاً، بەڵام ئێمە بۆ یەکەم جار بیرمان لەوە کردوانێت کە ماڵی کورد هەبێ لە داڤوس. چونکە ئەو ڕۆژەی کە کلاوس شواب ئەم مؤتەمەرە گەورە ئابووری لە جیهانە دامەزران لە داڤوس تەنها سەرەتا بیری لەوە کردوانێت چەند وڵاتێک لەوێ چەند کەسایەتێکی سیاسی و ئابووری بێن دانیشن و باسی ئابووری وڵاتان کردن، بەڵام ئێستا مە گۆڕاوە بەڕاستی. ئێستا نمونەی زۆر بەسیتانە دەمێ وڵاتانی کەندا و خۆیان ئەترافیان کردووە ئەڵەن گەورەترین گۆڕانکاری ئابووری کە بە دەستمانێنا بۆ خلیج بۆ وڵاتانی کەندا و لە داڤوس دەستمان کەوت. بۆ چونکەم ئەوان پێش هەرێمی کوردستان بەڕاستی بیریان لەوە کردەوە کە ماڵی خۆیان لەوێ دروستکەن. بۆیە دروستکردنی ماڵی کورد لەوێ کە ئێستا کورد خۆی بۆ خۆی پێگەیەکی هەیە. ئەمە ئەو خاڵی دووهەمەیە کە لەم 2 ساڵەی ڕابردوو هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆک وەزیران بیری لێکردوانێکە بێ ئێمە کە بەشداریەکەین بزانم. ئێستا ئەم دەرفەتە دراوە باشە، ئیتر کورد لەوێ ماڵی هەیە وتت وە گوێمان لەوە بەرهێنەرەکان بوو چۆن باسیەوەیان نەکرد وە بەرهێنانی بیانی ئەڵێن ئەمانەوەی بینە هەرێمی کوردستان کەواتە هەموو چانس و دەرفەتەکان هەیە. ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو زەمینە سازیەیە کە لەسەر ئێوە و هاوپیشەکانتانە کە چۆن بتوانن بیخوڵقێنن جێبەجێکەن بۆی کە وە بەرهێنەرێکی بیانی ئەو سەرمایە و ماڵی کە هەیەی بێ لە هەرێمی کوردستانە وە بەرهێنانی پێ بکات لە بوارە جیاوازەکانە. ئاسانکاریەکان چییە و ئەو زەمینە سازیەژە بێت چۆن بێت؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە. من حەزەکەم جارێ ئەگەر بەس 2 دقە مەجالم بیت تەوان
ئێمە وەک هەرێمی کوردستان لە داڤوس ئەوە ئەم 2 ساڵەی داهاتوو بە تایبەتی و ئەم ساڵیش زۆر بە تایبەتی تر ئێستا نابووین بە هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی ئابروو سیاسی خۆی جێگیر کردووە لە داڤوس و دڵنیاش بە لەوەی کە لە ساڵانی داهاتووە ئەمە زۆر ڕنگدانەوەی زۆر زیاتریە بێت. ئێستا ئەوەی کە من گەڵاڵەم کردووە لە چۆن ڕۆژەش بەردەوام لە گفتوگویان لەگەڵ ئەم وەفدە باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکاتی سەرۆکی حکومەت و هەروە دەستەی وەبەرهێنان و چەند کەسێکی تر لە حکومەتی هەرێمی کوردستان و نزیکەی 11 بۆ 12 وەبەرهێنەری گەورەی کوردستانیش بەشدارن. یەکێک لەوانە ئێستا ئێمە ئامانجی سەرەکیمان وەک جەنابەت باست کرد ڕاکێشانی وەبەرهێنەری دەرەکیە. ڕاکێشانی وەبەرهێنەری دەرەکی لە ئێستاە بۆ هەرێمی کوردستان لە کاتی خواتی چونکم پێگەی ئابووری هەرێمی کوردستان ئەوەندە بەهێزە ئێستا کاتیەوە هاتووی تر وەبەرهێنەر دەرەکیەکان بێن بەشدار بن لەگەڵمانە لە بنیاددانی پرۆژەی استراتیژی لە هەرێمی کوردستانە. دووهەم ئەوەی کە گرنگە ئێستا قسەی لەسەر کرێت لەوێ بەڕاستی مۆزوعی تەمویل و بانقە. ئێمە لە هەرێمی کوردستانە زۆر شتمان هەیە کە لە زۆر لە وڵاتانی ئێستای پێشکەوتووی ناوچەکە و کەندا و خلیج و بگرە وڵاتی تر کە گەشتونەتە ئاسێکی بەرز هەمانە، بەڵام بۆی کێشمەکێشمی سیاسی بینی هەرێمی کوردستان و هەروە ئەو زۆڵ مستەمانەی کە حکومەتی ناوەند لێمانەکە زۆر جار ئێمە ئەو پلانانەی کە دانین پلانەکانمان و خۆ جێبەجێ ناکرێت. بەڵام ئەگەر ئێمە هەنێک لەو کۆمپانیا بەناوبانگانەی دنیا کە زۆر بەناوبانگن بۆ تەمویلکردنی پرۆژەکە ئەم جارە بەڕاستی خەبەری زۆر خۆشێ بە من هەنێ قسە هێنەی کەم جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە گەڕایەوە خۆی کۆڕی ڕۆژنامەنووسیەک هاتووە هەروەها باسی ئامانجەکان و هەروەها باسی دەستکەوتەکانی سەفەرەکەیەکە، بەڵام ئێمە ئازانین یەکێکی تر لەوانە لەمە دووە هەنێک ئێمە سەرمایی دەرەکی و بانق و هەروەها هەنێک کۆمپانیای ممەویلی گەورەمان دەزەکەوێت لە داووسەوە کە لە هەرێمی کوردستان تەمویلی ئەو پرۆژە ناکەن کە خزمەتی گەورەی هەرێمی کوردستانەکەن. خاڵێکی تر کە گرنگە ئێستا هەرێمی کوردستان خەریکی چییە؟ ئەگەر دیقەت بن لە چەند ساڵی ڕابردووی کابینەی نوێ ئێمە باسی چیمانە کرد؟ بەرزکردنەوەی ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی، بەڵام بە چ شێوازێک؟ جاران ئاڵوگۆڕی بازرگانیمان لەگەڵ وڵاتانی دەرەوانێ بە زۆری ئەوە بوو ئێمە هەر شتمانی هێنا، بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە پێی دڵخۆشین حکومەتی هەرێمی کوردستان بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان وەفدەکە لەم دیدارانانە باسی شتێکی ترەکەن کە ئەوەیە ئێمە هەرێمی کوردستان زۆر شتمان هەیە بەڵام ناتوانین بازاڕی بۆ پیاکەین. بۆ ئێمە لەمە دووە ئاستی بەڕاستی هەناردەکردنەوەی ئەو کشت و کاڵە باشی کە لە هەرێمە هەمانە ئەو پیشەسازیەکی ئێستا ئێمە بەڕاستی چەندین معمەلی زۆر باشمان دامەزرانووە بە تایبەتی جەنابتان بینیتان لە چەند ساڵی ڕابردوو چەندین کارگەی گرنگی بەرهەمێنانی بەرهەمەکانی پیشەسازی خانوبەرە، پیشەسازی خۆراک، پیشەسازی دەرمان چەندین ئێستا بەرهەمی گرنگمان هەیە لە هەرێمی کوردستانە. ئێمە وەک ئێستانە بەداخەوانێ عێراق زۆر جار ڕێگامان لێگرێ بەرهەمەکانمان بنێرین بۆ شارەکانی تر، بەڵام زۆر ئاسانە توانێمە دەرگا بکەینەوانێ وەک ئەوەی کە لە ڕابردوو خۆتان بینیتان خۆتان سەرپەرشتی چەند بابەتێکی گرنگتان کرد لە ناردنی هەناری هەڵەبجە و چەندین بابەتی تری هەرێمی کوردستان کە ئێمە هەرێمی کوردستان یعنی بەسیترین شت هەنگوێنی هەرێمی کوردستان کە باسی ناکرێ ئێستانە لە مؤتەمەرە جیهانیەکانە ئەکرێ بۆ هەنگوێن هەرێمی کوردستان لە زۆر جار ئەگەر لە سعودی نەباتەوە منافیسی سعودیە بۆ هەنگوێن، بۆی ئەمانە پێویستی بە بازاڕەیە. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە هەرێمی کوردستان ئەم وەفدەی ئێمە چیەکا لەوێ ئەمە با بۆ خەڵک ڕوونکەنەوانێ هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر گرنگی لە ڕووی جوغرافیوانێ گەشت و گوزاری هەیە. ئەم هەرێمی کوردستانی ئێمە ئەوەیە ساڵانە نەک لە عێراق و تەنها لە ئێرانەوانێ ملیۆنە 2 ملیۆن کەس بێن بۆی سەردانی هەرێمی کوردستان کەن بۆ بابەتی گەشت و گوزار، بەڵکو بە پێچەوانەوە ئێمە ئەبێت لەمە دووە ئەم وەفدەی ئێمە سەرۆکایەتی حکومەتی ئێمە ئیش بۆ ئەوکا کە هەرێمی کوردستان ئێمە لە ڕووی گەشت و گوزارەوە زۆر زیاتر بناسێنین، چونکەم هەرێمی کوردستان هەڵکەوتەی جوغرافیەکەی ئەوەیە کە بەڕاستی بە ساڵانە بەلای کەمانە باشە کەواتە بەڕێز مەلایەسین ئەوە چانسێکی دیکەیە، ئەوە دەرفەتێکی دیکەشە لە ڕووی گەشت و گوزارەوە مادەم خۆشت باست کرد کە ئەوەی هەیە خاکە ئاوە لە بارە هەموو ئەمانە هەیە. ئێوە چیتان کردووە بۆ ڕاکێشانی وەبەرهێنی بیانی و یاخود با بڵین ئەو پرۆژانەی کە پێویستە لەو بوارەدا لەو کەرتەدا بکرێت چییە؟ هەرێمی کوردستان لە ماوەی ساڵانی ڕابردوو توانیمانە سوپاس بخوا نزیک ئەبینەوە ئێستا لە 75 ملیارد دۆلار وەبەرهێنان کراوە، وەبەرهێنانی نەوعی کراوە لە هەرێمی کوردستان، وەبەرهێنانی باش کراوە. سێکتەری پیشەسازی ئێستا لە هەرێمی کوردستان پێش سێکتەری نیشتەجێبوون کەوت. گەشت و گوزار ئێستا نزیکە لە نیشتەجێبوون، جاران هەر باسی نیشتەجێبوونمانە کرد. بە پێچوانەوە من حەزەکەم ئەوەت پێ بڵێم
وەبەرهێنانی دەرەکی کە ساڵانی ڕابردوو لە ساڵ 9 تێپەڕی ناکرد لە هەرێمی کوردستانە ئێستا ئەو وەبەرهێنانی کە بە هاوبەشێکرێ لە نێوان کۆمپانیەکانی دەرەوە کۆمپانیەکانی ناوەوە و لە لایەکی ترەوە کە خۆشیان سەربەخۆیکەن ئێستا بەرەو 16 ئەڕوات وە بە بۆچوونی من دوای گەڕانەوەی وەفدی باڵای حکومەتی هەرێمی کوردستان و دوای گەڕانەوەی بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان ئێمە هەنێک گۆڕانکاری تر ئەەکەین بۆ ئەوەی ئێمە خۆتان باش دەزانن ساڵانێکی زۆرە تەنها یاسای ژمارە 4 ساڵ 2006مان هەرچەند ئەم کابینێت چەندین ڕێنمایی گرنگی دەرکرد بۆی وەبەرێنە ئێمە ئەو کۆمپانیانەی دەرەوە بێنینە ناوە بەشدار بن لەگەڵمان ئەزانی چی بە ئەمەتان پێ بڵم ئەمە زۆر گرنگە بە هەمومان بیزانین گرنگی ئێمە گرنگی زۆری هەرێمی کوردستان لە ڕووی سێکتەرەکانی وەبەرهێنانەوە لە ئاسیەکایە هەرێمی کوردستان ئێستا بەتەنیا ئەو هەرێمەیە کە ئەتوانی لە 14-15 سێکتەرە زیاتر وەبەرهێنان بکەی و ئەو وەبەرهێنانە بکەی کە کۆمپانیەکانی دەرەوەی جیهان حەزیان لە جۆرە وەبەرهێنانەیە بۆی ئێستا حکومەت چیەکە؟ حکومەت لەمە دووە پێویستی بەوە هەیە پەرەبا بە پرۆژە ژێرخانەکانی ئەو پرۆژانەی کە گرنگ و استراتیژین ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بژێنێتەوە ژێرخان بۆ ئابووری هەرێمی کوردستان دروستەکە ئەوانیش ئەو پرۆژانن کە بەڕاستی لەمە دووە کۆمپانیەکانی ناوخۆ ئێمە منوە گۆبەرهێنەرێکی خۆماڵی کە هەمیشە پارێزگاری و دیفاعەکەم لە وەبەرهێنەرەکانی خۆمان بەڵام لەمە دووە ئەو پرۆژانە بەڕاستی بەبێ کۆمپانیەکانی دەرەوانیە بەبێ کۆمپانیا گەورەکانی بەناوبانکانی دەرەوە کە خلیجیان قەتەر و ئیمارات و دوبەی و بەحرین و ئەو شوێنانی کە ئێستای بینین پێشکەوت بۆ کۆمپانیا گەورانە پێشکەوت بۆیە گەر دیقەت بن ئەو دیدارانەی کە بەڕێز سەرۆک وەزیران وەفدەکەی ئێمە ئیکات پەنەڵەکان کە لە ماڵی کورد دەکرێت ئەگەر دیقەت بن ئەوان دایما لەگەڵ ئەو کۆمپانیانە بانگەکەن بۆ جۆرە پەنەڵانەوە هەروە دیدارەکانمان لەگەڵ ئەو کەسانەیە کە خوازیارن لە داهاتوە بێن لە هەرێمی کوردستان ئێمە وەبەرهێنەران خۆمان حازکرەوە بۆ بابەتە خاڵێکی تر کە زۆر گرنگە لەمە دووە حەزەکەم هەموو کەس ئەو ڕاستی بزانێت سیستەمی بانک لە هەرێمی کوردستان لەمە دووە گۆڕانکاری بەسەرێت ئێستا هەرێمی کوردستان وەک ساڵانی ڕابردوو نەماوە ئێستا هەرێمی کوردستان لەمە دووە سیستەمی بانقی واقعی تایبەتی خۆی بێت و ڕێگا خۆش دەکرێت بۆ هەنێ لە بانقە گەورەکانی دنیا کە بێن لە هەرێمی کوردستانە لەقەکانیان کەنەوە ئێستا ئێمە لە هەولێری پایتەختە نزیکەی 15-16 بانقی گەورەی جیهانیمان هەیە ئێستا دەستیان کردو بە کار و چالاکی و قەرزیان بە کۆمپانیەکان بەڕاستی ئەم سیستەمی بانقیە ئێمە هاندەرێکی زۆر باشە بێ بۆ ئەوەی کە ئێمە هەنێ پرۆژە هەیە لە جیاتیەوە ئێمە حکومەتی عێراقی بێت وەک ئەوەی کە جەنابتانە بینن بەڕاستی ئێمە حکومەتی ناوەند عەزێتی بەرهەمەکانمانەدا ناڵن بەرهەمەکانماندا شارەکانی تری عێراق بە ئاسانی ساختینەوەیە و داوامان لێکەن بچین کۆمپانیەکانمان تۆمارکەین معمەلەکانمان تۆمارکەین بۆی ئەوان بیکەن بە سەرمایە بۆ خۆیان لە دەرەوە بچن پیشان وڵاتانی بن بەڵام نەخێر لەمە دووە ئەم سیستەمی بانقیە زۆر بەڕێز مەلاسینەمە زۆر بە دیاریکراوی لێت پرسم ئێوە بەڕێستان وەکو وتەبێژ یەکێتی وەبەرهێنەران تا چەند بە تایبەت پرۆسەی هەژماری من ئەتوانێت لەو پێشکەوتنە لەو پتەوکردنە ژێرخانە ئابووریەی کە پێویستە بۆ سیستمی بانکی هەبێ بەشدارە بێت هەژماری من بە تایبەت ئەبێتە پاڵپشت و یارمەتی دەر و ئاسانکەرێک بۆ وەبەرهێنەران حەزەکەم بەڵامیان پرسیارەت تۆزێک وا بدەمەوانێ شتێک باسکەم کە خەڵک تاوەکو ئێستا یان لی تێنەگەیشتووە یاخود نەمانتوانێت بەداخەوانێ ئێمەی وەبەرهێنەران و ئێوەش وەک میدیاکاران ئەم بابەتە بۆ خەڵک ڕوونکەینەوە بابەتی هەژماری من بابەتێکی موچەی نییە کە خەڵکی کوردستان وا تێگەیشتووە هەژماری من واتە دابینکردنی موچە بەداخەوە ئێمە ساڵانێکی زۆر بوو ئاواتمانە خواست بەوەی کە خەڵک وازدەوە بێنە ئیتر بێت دەفتەرە دۆلار بخاتە گیرفانیان 2 ملیۆن دینار بخاتە گیرفانیەوە بڕوا لە بازار شت بکڕێ ئێمە ساڵانێکی زۆر بوو کاڕۆشین بۆ وڵاتانی دراوسێمان ئەو وڵاتانی کە دراوسەی عێراقن بە ئێرانیشەوە کە ئەو هەموو تەحریمەی لەسرە لە گوندەکانیان ناکە ئەگەر یەکێ بێوێت تەنانەت کفری مردوش بکڕێ چێ کارتێکی بانقی پێچێ لە دوکانەکە لی وەرەگرن و پارەی نەختی نەباوی نەماوە بابەتی هەژماری من و سیستەمی بانقی تەمەنێکم باسی هەژماری منەکەین ئەمانە بریتین لە بانقەکانی کوردستان با خەڵک تێبگا بریتێ لە بانقی جیهان بریتێ لە بانقی TBI بریتێ لە بانقی ئارتی بریتێ لەو بانقانی کە لە هەرێمی کوردستانە هەنوو ساڵانێکە و بانقانە هەوڵەدەن کە بە سیستەماتیک بکرێن ئێمە چەند هەوڵماندا بانقەکانمان بە سیستەماتیک بکەین ئاگەر ئێستا و بانقانی حکومەتی هەرێمی کوردستان کە خەڵک ئێستانە گیری خوارد و بەدەستیەوە ناتوان لە بانقێک و پارەبەری بۆ بانقێکی تر ئەمە ئەگەر بە سیستەماتیک کرایە سێم ئەومان بەسەر هات بۆیە ئەو ئامێرانەی کە لەسەر جادەکان دانراون ئەوە نیشانە و ڕووی پێشکەوتنی وڵاتانن
ئێمە کە جارانە چوونە دەرەوانەیە ئەمان بینی بۆ منە هەمومان نەزانین هەمومان زۆر خەڵک هەیە لە کوردستان لە سا هەشتای خەڵکی کوردستان سەفەری کردووە ڕۆشتە تورکیا و ئێران کاتێکگەی بینی کابرا تەنها کارتێکی بانقی پێەیە ئەڕاتە دوکانێک کۆشتی پێکڕ یاخود جار وای پارەی پێویستە لەو سەرجادانە لەسەر جادەکە ئەڕۆ ئاوای لێات ئەو مەبلەغی کە پێویستێتی لێدات بەو پێی کە تەبعاً ئامێریکا ڕێگای پێدا چەند ڕاکێشیە بۆیە من ڕەم وایە ئێمە هەژماری من بێت هەر شتێبی ئێمە ئەبێ هەرێمی کوردستان ئەم سیستەمی بانقیە بەهێزکەین شتێکی تر کە زۆر گرنگە حەزەکەم باسێکی ئەمە بکەم بەڵام بەڕێز مەلاسین زۆر بە کورتی لە بەرەوەی کاتی هەواڵە ئابوووریەکان زۆر بە کورتی پێ دەڵێم زۆر بە کورتی بەڵێ بەسەر چاو ئەمەشتان پێڵم ئەمە هەر بۆ ئەوەی خەڵک دڵی پێخۆش بێ ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە بابەتی بیمە و هەروەها کۆمپانیای دڵنیایی لەمە دوو ئاچێتە ئاستێکی زۆر سەیرەوانێ ئەچێتە ئاستێکی باڵای مەچەند ماوەیەک لەمە پێش مؤتەمەرێکی گەورەی اقتصادیمان کرد لە هەولێر بەس بۆ بیمە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان و هەروەها حکومەتی عێراقی لە چەند ڕۆژی ڕابردوو بڕیاریدا هیچ شتێ لەمە دوا چونکە بیمە بابەتی دڵنیایی بڕبراگە پشتی اقتصادە ئەگەر بیمە و بانق یەک بگرن لە هەر وڵاتێکە ئەو وڵاتە ئەبێت بە خاوەنی ژێرخانی ئابووری و داواژەکەم لە دەستەی وەبەرهێنان ئەو نەخشە ڕێگایی کە بەڕێز کاکتۆر محەممەد شکوری دەستی پێ کردووە نەخشە ڕێگای وەبەرهێنان بۆ ساڵی 2025 بە تەواتی بکەوێتە بواری جێبەجێکردنەوەی. بەڕێز یاسین محمود ڕەشید وتەبێژ یەکێتی وەبەرهێنان لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوە.